بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على جميع الأنبياء والمرسلين وعلى عباد الله الصالحين الصادقين. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، رب السماوات السبع وما بينهما ورب العرش العظيم. پێشێکی بەخێراتنی ئەو کەناڵە بەڕێزە دەکەین، دەستخۆشی لە ستافەکەی دەکەین بۆ پێدانی ئەو دەرفەتەکەمەی کە بتوانین کەمێک لە خزمەتی گەل و نیشتیمانی خۆماندا باز لە ستەمکاری و خیانەتکاری بکەین. دیارە پێشدا بە وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەچینە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام کە دەفەرمێ ئینەه ستەکون من بعدی ئومەراء، دەفەرمێ لە دوای من چەند دەسەڵاتدار و کاربەدەستێکی زاڵم و ستەمکار پەیدا دەبن. جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دەفەرمێ فەمەن صەدەقەهم بکەذیبهم وأعانهم على ظلمهم فليس منا ولست مني ولا يلج حل الحوض. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دەفەرمێ لەمە بەدوا کۆمەڵە دەسەڵاتدار و کاربەدەستێکی زاڵم و ستەمکار دێنە سەرکار و پەیدا دەبن. فەمەن صەدەقەهم بکەذیبهم، هەر کەسێک ئۆباڵ بۆ درۆیەکانیان پێشەوە تا درۆیەکانی وان بەڕاست گێڕێ. درۆ بەڕاست گێڕان هەر ئەوە نییە کەسێک درۆ بکا بڵێ ئەو ڕۆژە ڕووناکە شەوی تاریکە ئەتۆ بڵێ ڕاستە. ئەسڵی درۆ بەڕاستگێڕانی خەڵک ئەوەیە کە ئەو کەسانە ستەم دەکەن، حەڵاڵی خەڵک حرام دەکەن، مافی خەڵک ژێر پێ دەخەن. ئەو کەسانی کە مەسامڕێم هەموو ئەو کارە ناشیا و ناشایستە و ناجوانانە ئەنجام دەدەن و کەسی بەرامبەریش دەجات ئەوەی پێیان بڵێ ئەو کارە خراپە دەستخۆشییانێ دەکا، یاخود ئۆکەیان بۆ دەکا، یا سەریان بۆ دەلەقێنە، یان لە بەرامبەرێندا بێنێگە کەواتە ئەوە وەڕاستگێڕانی درۆیەکانی وان بوو. وأعانهم على ظلمهم، و ئەو کەسانەی کە هاوکاریشیان دەکەن لەسەر زوڵم و تەعەدا و دەستدرێژیەکانیان. هەر ئینسانێک زوڵمی کرد، دەستدرێژی کرد، ستەمی کرد، مافی خەڵکی پێشێر کرد لە بەرامبەردا کۆمەڵە خەڵکێک کە بوو بێدەنگ بوو یان نەک بێدەنگ بوو بەڵکو هاوکار بوو بەدەست بە زمان بە بێدەنگی بەدەست خۆشی لێکردن بە ڕێگا پێشاندان بە هەشتێک لەوانە بێت. پێغەمبەری خوا بەرامبەر بەوانە دەفەرمێ فليس منا ولست مني ولا يلج حل الحوض، نە ئەو لە منە نە ئەمنیش لەویم و نەچاوی بە حەوزی کەوسەر دەکەوێت. دیارە بەبێ گومان ئەوەی لەگەڵ گەلی کوردیشدا دەکرێت لە هەر چوار پارچەکەیدا گومانت نەبێت کە هەمووی ستەمە، هەمووی دەستدرێژیە، ئیسلام بە هیچی ڕازی نییە وە گشتی ئەوەی لەگەڵ ئەو گەلەدا دەکرێت هەمووی ڕەت دەکاتەوە. ئێمە پێشدا پێویستە ئەو بزانین کە کورد ئەو مافەی داوای دەکات داوای گەلی کورد داوایەکی ڕەوایە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوەیان نا، کێشەی گەلی کورد کێشەیەکی ڕەوایە لە ڕوانگەی گەلی ئیسلامەوەیان نا. ئەلێرەدا هەموو شتێکمان بەڕوون دەبێتەوە، چونکە وەکو وێنەیەک بینینەوە کاتێک کەسێک دەگوژەرێ دەڵێ فلان کەس فلان کەسی کورد، دەڵێن بۆ کوشتی بۆ کوشتی. ئەو بۆ کوشتیەکە بزانین هۆکارەکەی چییە، یعنی قابلی کوشتنەیان ناگە بڵێن دەستدرێژی کردوتە سەرێ، ئەگەر بڵێن تەعەدای خوانە خواسا شەڕەف و ناموسی لێکردووە، ئەگەر بڵێن ماڵی لێستاندووە، ئەگەر بڵێن چۆتە سەری وستوێتی بیگوژی، ئەو خەڵکی دیکەش بە عەقڵی خۆی دەڵێن مادامایە دەستی خۆشبەویش کابرای کوشتووە. کەواتە قورئانش کە دەفەرمێ ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق، ئەو نەفسەی خوا حرامی کردووە ناکوژرێ ئیلا بە حەقی خۆی نەبێ. کەواتە هەموو ئەو شتانە کاتێکیان هەیە دەرفەتێکیان هەیە دەکەوتە دەستەوە. ئایا ئەو کێشەیە گەلی ئێمە لەو ڕوانگەیەوە کێشەیەکی حەقەیان کێشەیەکی ناحەقە بە بێگومان کێشەی گەلی ئێمە لە هەر چوار پارچەکەیدا کێشەیەکی ڕەوایە کە مافێکی خواپەیدا و سروشتیە لێیدا گیر کراوە. بۆ داواکردنەوەی ئەو مافەی گەلی کورد ئەنواعی ڕێگای گرتوتە بەرێ. مادام ئەو گەلەی ئێمە ئەو مافەی لێی زەوت کراوە، خوا ئەو مافەی پێداوە بەڵام لێی زەوت کراوە، ئەویش داوای دەکا ئەسڵی داوایەکەی داوایەکی حەقە. جا بۆ خۆی ئەو کەسە هەرچی هەیە هەر چۆنە هەرچیە ئەلمهم داوایەکەی کێشەی گەلی ئێمە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە کێشەیەکی 100% ڕەوایە و کێشەیەکی ڕێگا پێدراوە و کێشەیەکە ئیسلام ئەو حەقەی بە گەلی ئێمە دەدا کە داوای دەکات، بەڵکو بە پێچەوانەوە ئەوانەی لێیان زەوت کردووە ئەوان دەخاتە زەبڵدانی مێژوو، ئەوان هەڕەشەی سەخت ئاراستەیان دەکات. ئەو کەسانەش کە بە دەورەی گەلی ئێمەدا دەژیێن گشتیان درۆزن و زاڵم مستەمکارن. ئەوانە دەبینین ئەو تاغوت و زاڵم مستەمکارانێک کە بە دەوری گەلی کووردا دەژێن قورئان بەرز دەکەنەوە،
قورآن دەزەدەنێ دەچن بە دەورەی کەعبەدا تەشبیه نەبێ خوایان بە کەعبە بەڵام بەوان نا وەکو سەگ دەورەی کەعبە دەدەن بەڵام لەولاوە هەرچی پەیڕە و پرۆگرامی کوفر هەیە هەمووی بەسەر ئەو گەلەدا جێبەجێ دەکەن ئەو خوایە کە ئەوان دەچن دەورەی ماڵەکەی دەدەن لەوێ لی حرام و قەدەغەکردون بە بز دەدرێژی بکەنە سەر ئەو گەلی وڵاتە بۆ لەبەرەوەی ئەو گەلە گەلێکی مسلمانە گەلێکە خوای گەورە زمانی پێبەخشیوە کەلتوری پێبەخشیوە کەلەپوری پێبەخشیوە خاک نیشتیمان وڵات ئازادی هەمووی پێبەخشیوە ئەو قورئانەی ئەوان بەرزی دەکەنەوە دەگەڵ ئەو قورئانەدا درۆزنن چونکە ئەو قورئانە بەوان دەفەرمێ ستەم نەکەن ئەو قورئانە بەوان دەفەرمێ گشتی ئەو خەڵکە إنا أنزلنا إليك الكتاب بالحق لتحكم بين الناس بما أراك الله أو قرآن أوان دستيان دعوتي خواهي قوتي دفرمي إنا أنزلنا إليك الكتاب بالحق لتحكم بين الناس بما أراك الله أو كتابي دست دعوتي خواه ناردو خوارو بوي أتو بحق وبدات بروري بين الناس لبني هم خلق دا كاربكي أو قرآني بينن كأيو دستان دعوتي قدروا ظنين بلانبر بو قرآن هرشي أو قرآن لإيمي حرام كدو نامانوي هرشي أو قرآن لي حلال كدو نيو ماندني نيوا تاريك ماندني لصد بشي بشك لو بشيكا لخوتان بحلال دزانن بو قنقلي بدن أو كاتا هركاتي أو قلي يقصي كت إيما دلين أوان أخوان أخواصا أوان كدو كواتا أوستما ئەو ئەوەیە کە پێناسەکە ئەوەیە کە ستەم هەرچیەک داوا دەکەن لە جێگای خۆدن هاوکاریکردنی جۆرە کەسانێکی بەو شێوازە لە تەرازوی خۆدا لەکوێدا جێگای دەبێتەوە وەلا تەرکەن إلى الذين ظلموا قورئان فەرمووی فتەمەسەکم النار هەر کەسێک بە گچکەترین مەیلیش مەیل بەلا ئەو جۆرە زاڵم و ستەمکاران دابکاتەوە ئاگر سوتەم گرتوێتی ئاگر خواردەمێنێتی ئاگر جێگا و منزڵ و جێگای تێدامات ڕۆژێک دادێ ئەوەی بەسەر سەدام حوسێن و جەیش و جاش و جیوش و لایەنگر و دۆست و موحیبەتەکانی داهاتووە بەسەر هەموو ئەوانەش دادێ بەڵام خوای گەورە بە سەبرە کەی شەقی لێدان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبارەی ئیماندارانەوە دەفەرمێ ئیماندار وەکو دارێکی نەرم وایە گە خوای گەورە لێی تووڕە دەبێ زار و بار بایەک دێ دارەکە دەکەی بەڵام دوای هەڵدەسێتەوە بەڵام دەڵێ بەرامبەر بە ئینسانی سەمکار وەکو داری سنەوبەرە ڕەقە خواردبوونەوە دەگەڵ لار بوو لێیدا دەکەوێ دڵنیا بر خوای گەورە ئەو ڕەشە بایەت دەنێرێ کە ڕەشماڵی زوڵم مستەم و نەعەداتیتان بەرەو زەبڵدانی مێژوو بەرەو دۆزەخ دەپێچێتەوە خیانەت لە شەریعەتی ئیسلامدا قطعيا حرام برامبر بكافرين بمسلمان يكسنا فمن غشنا فليس منا بيعنبر يخشي دين هر كس خيانة كاربي لإيمانية كواتا خيانة أو نية لقال كي دادك لقال شوني دادك أو كتوتو خيانة أصلا بيدو جاسوسي بيدو قلت خيانة القرآن دفهم ولا تجسسوا هرجيز جاسوسي بس دي كذا مكان جاسوسي كردن ياخذ خيانة كردن لفرهنجي إسلام دا ولا ناو إسلام دا پیاوێکی پێی دەڵێن ڕاغیبی ئیسفەهانی کە بەکاترین لێک دەرەوەی حروفی قورئانە یەکێکە لەو کەسانێکە لە هەموو کەس کاراترە لە هەموو کەس عالەمترە بەرامبەر بە لێکدانەوەی حروف و لە هەموو فەرهەنگەکاندا هەموو عالمە گەورەکانی ئیسلام لێی وەردەگرن ڕاغیبی ئیسفەهانی چی دەفەرمێ الخیانة والنفاق واحد دەڵێ خیانەت و نیفاق یەکشتن دووشت نینە دەڵێ ئیلا ئەوەندە هەیە بە زمان خەڵک بە خیانەت بەرامبەر بە عەهد و ئەمانات کەسێک ئەمانەتی دەکەن بوو یەوعەد داشکاندی دەڵێ وەکو زاراوە وا بەکاردێ نیفاقی زیاتر دەڵێ خەڵک لەسەر زاری خەڵک بەرام بۆ بڵێ شتێکی دینی بەکاردنا لە ئەسڵا خیانەت و نیفاق یەکشتە نیفاقیش کێیە هەر ئینسانێک هەر چوا سیفەتە گەورەکەی منافقان تێدا هاتنەدی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ چی دەفەرمێ أربع من كن فيه منافقا خالص دلت شوا صفة لهر كسك دهاتنا دي منافقك خالصة وإن صلى وصام وزعم أنه مسلم بأو كسن يجيش بك وروجش بقري بيشي وابي مصبانة دفرمي إذا حدث كذب كاتي درو دكا خصدكا درو لقل دكا وإذا أتمنى خانة كاتي أماتي جادان رخينا دكا وإذا وعد أخلف وكاتي درو وعدي داخل بسواني وعدكي خوتي وإذا خاصم فجر وكاتي كوتكش اللي قال خلقي دا بحق رازينية أوانيك خيان بنامبر بوغلو نجتماعنا كان هر شوا صفة كانت دانا چونك بحساب خوان بكردو بني بو نجتماعنا بروات بشتا مرام اللجيرة شتێکی دیکەی کردووە بەزار دەڵێ بەڵام بەکردەوەوانە ئەم وئیزا تومینە خانە ئەمانەت
گشتی ئەوەی خوا بە ئینسانی داوە ئەماتە عقل دین نیشتیمان خاک وڵات مادام تۆ شتێکت کەوتە بەدەستی بەرامبەری ئەمینی کابرا کرێکارێکە لەسەر کارێک بەرامبەر بەو کارەی خۆی ئەمینە چکە کابرای بەکرێ گرتووە لی ئەمینەکە خیان ناکە و ئیدا خاسەمە فەجەڕە و کاتێک کەوت نەکێشە لەگەڵ خەڵکی بە حەق ڕازی نینە هەموو ئەو ستەمکارانەی حکم بەسەر کوردستاندا دەکەن لە هەر چوار پارچە داگیر کراوەکەی هیچیان بە حەق ڕازین بەرامبەر بەو گەلنوشتمە کەواتە هەر کەسە چوار سفەتێ تێدا هات نەدی منافقەوەی ئەوەی کە منافقیش بوو چییە بێگومان قورئان هەر کەسێ منافقێکی ڕوود بە پێی دەفەرمێ کەفەڕوا بالله وەرەسوولیه ئەوانە کافرن بەرامبەر بەخۆ بە پێغەمبەری خوا کەواتە جاسوسیکردن خیانەتکردن بەرامبەر بەگەل بە نیشتیمان بە وڵات لە شریعەتی ئیسلامدا ڕەت کرا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکدا دەفەرمێ ئەلا ئینەه ينسب لكل غادر لیوە دەڵێ دڵنیا بن و ئاگادار بن کە بەرامبەر بە هەموو کەسێکی خیانەتکار ئاڵایەکەیە کلکێکەیە کلک پێغەمبەری خوا ئیشارەی پێ دەکا کە هەموو ئەو کەسانی خیانەتکردن ڕۆژی قیامەت لە ساحەی مەحشەر خوای گەورە لكل غادر لیوە يوم قیامەتی بۆ هەموو خیانەتکارێ کلکێکەیە لە ڕۆژی قیامەتدا یورفع بقدر غدره بەقەدەر خیانەتەکەی خۆی کلکەکە بەرز دەبێتەوە ئەلا ولا غادر أعظم غدرا من أمير العامة هیچ کلکێک و ئاڵایەکی گەوەتنێ لەوانەیە کە دەسەڵاتیان گرتۆتە دەستی کەوا ئەمیری خەڵکن کلکەکەی وان لەی هەمان بەرزترە عەبدولقادری گەیلانی دەڵێ جارێک لێیان پرسی گوتیان قوربان ئێمەوە بەر ئەو ئاەتە دەکەوین کە دەفەرمی وا وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا مەیل بەلای ستەمکاران دەمەکەندەنا بەشتان ئاگر و جەهەنەم دەبێ عەبدولقادری گەیلانی گوتی ئەگەر ئەتۆ لەسەر ڕێک ڕاوەستا بووی سواری دەسوڵتانی بەو ڕێگای دەهاتن لێیان پرسی ئەو ڕێگایە بۆ کوێ دەچی ئەتوش ڕێگات پێشاندان لە هەموو خێر و شەڕێکیان بەش ئەگە کەسێک بوژن لە قەتڵەکەیان بەشی ئەگە خێر و چاکەیە بکەن لە چاکەکەیان بەشی ئەو کەسانەی لە قەتڵی عەمدیش دەبنە شەریک بە حرفێک بێ بەسەر بۆ لە قاندنێک بێ کە ئەو گەلەی ئێمە ئەگەر خوا نەخواستا کافر بێ مسڵمان بێت فەنگیشی بە ئاسمانەوە نابن لێیان حەڵاڵ نییە ئەوانەی بەو شێوە لە شەڕی لەگەڵدا دەکەن چکە نەچۆتە سەر ماڵی کەس نەچۆتە سەر موکی کەس داوای هیچ شتێکی نەکردووە خوا لێی حەرام کرد بێ داوای حەقێک دەکا خوا ئەو حەقەی لێ حەڵاڵ کردووە ئەگەر بڕواژ نێنێ خوا نەخواستا خوای گەورە ڕێگای لێ نەگرتووە بڕوادێنیان ڕێگای پێداوە بڕوادێنێ یان بڕوێنێ هەر کەسێک لە قەتڵی یەکێک لەو گەلەی ئێمە لە هەر چوار پارچەکەیدا جا هەرچی هەیە بە هەبێت بەشدار بێ مادام ئەو گەلە غەدر لێکراوە بشەتری کەلیمەتین پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک بە یەک لەتکە قسە بیشەتر بەمانە لەتکە ئاونا قسەیە یعنی کە کەسێک قسەکە پێ دەڵێ بەڵێیان نەخێر ئەوە کەلیمەیە لە بەڵێ و نەخێر کەمتر بێ بەشداری بکات لە قەتڵێک پێغەمبەری خوا دەفەرمی ڕۆژی قیامەت لە ناوچوانی دانووسراوە ئایسون من ڕەحمەتی الله بێبەش لە ڕەحمەتی خوا جا ئەگەر ئەوە بەو شێوازە بێ ئەی جاسوسی بۆکردن ئەی ڕێگا پێشاندان ئەی سیخوڕی بۆکردن ئەی دەستگا دروستکردن بۆ ئەوەی کە ئەو خەڵکە قەتڵ و عامکەن خوا نەخواستا ئەگەر وەکو چۆن کورد دەڵێ قیلسپی بوو ماز ڕەش بوو خیز گوڵیدا ئەگەر ئێمەش وادانین ئەو گەلەی ئێمە خوا نەخواستا باوەڕ بێ ئیسلام ڕێگا دەدا غەشی لەگەڵ بکرێ نەخەیر ئیسلام ڕێگا دەدا قەتڵ و عام بکرێ نەخەیر ئیسلام ڕێگا دەدا حەڵاڵی لە حەلال بکرێ نەخەیر ئەوەی خوا لە مسڵمانی حەڵال کردووە لەویش حەڵاڵە وەک ژیان وەک ئازادی وەک نیشتیمان پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دەستوری مەدینەدا چی لە خەڵکی مەدینە حرام کرد هیچ تەنها ئەوە نەبێ کە خوا حرامی کرد بوو هیچی دیکە لێ حرام نەکردوونە کەواتە ئەو گەلەی ئێمە ئەو داوای دەیکا کێشەی گەلی ئێمە کێشەیەکی ڕەوایە هەر کەسەی دەستدرێژی دەکاتە سەرێ بەڕاستی لە شەریعەتی خوادا بە هیچ جێگایەک جێگای نابێتەوە ئەوەی جاسوسی دەکات بە یەک لەتکە قسەش بێ بەر ئەو هەڕەشە سەختەی پێغەمبەری خوا دەکەوێت عەلەیهی سەڵام کە دەفەرمێت کەسێک بە لەتکە قسەیەکیش هاوکاری کەسێک بێ بۆ کوشتنی ئینسانێکی مسڵمان لە ناوچوانی دانووسراوە ئایسون من ڕەحمەتی الله بێبەش لە ڕەحمەتی خوا